لە NRTەوە سڵاوی مەحەمەنوویتان لێبێ و داوای لێبوردنەکەین کە ئەمڕۆ ماڵە کەمێک دواکەوت لە دوو تەوەری جیاواز. تەوەری یەکەمیان لەسەر مەسلەی بازرگانیکردن بە چاک یاخود بڵین بازرگانیکردن لەگەڵ داعشدا. ئەمە بۆتە تایتڵ و سەردێڕی زۆر لە میدیاکان، تەنانەت میدیا جیهانیەکان و میدیا عەرەبیەکانیش باز لەوە دەکەن کە ئێستا گروپێک کە ئەوان ناوی ناوە گروپی مافیایی بۆ بازرگانیکردن لەگەڵ داعشدا. ئایا لە کوردستاندا ئەم مەلەفە پەرلەمان دەتوانێت چی بکا بۆی؟ ئایا ئەم مەلەفە مەلەفی بازرگانیکردن لەگەڵ داعشدا و مەلەفی بازرگانیکردن لەگەڵ بازرگانیکردن بە چەکەوە مەلەفێکە دروستکراوی ڕاگەاندن و ڕاگەاندن بەم شێوەیە گەورەی کردووە یاخو مەلەفێکە لە واقعدا هەیە و پێویستە لێکۆڵینەوەی جددی لەسەر بکرێ. ئەو بەرپرسانەی تێوە گلاون ئایا ناوەکانیان و بەرپرسیارەتیەکانیان بڵاو دەکرێتەوە یاخود ئەمەش تەنها ململانەیەک و شکاندنێکی حیزبی نێوان حیزبە سیاسیە کوردیەکانە کە باز لەم جۆرە بازرگانیە دەکرێت. بۆ قسەکردن لەبارەی بازرگانیکردن لەگەڵ داعش و هەروەها بازرگانیکردن بە چەکەوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای ئەو راپۆرتەیە کە لە NRTەوە بڵاو بۆ باز لەوە دەکرا کە یەکێک لە فڕۆکەکان لە فڕۆکەخانەی سلەیمانی ڕێگای پێ نەدرا ئەو بارەی پێیەتی دابنرێ. دواتر لە ڕاگەاندنەکانە وا بڵاو بۆەوە کە نزیکەی 40 تەن چەک و تەقەمەنی پێبووە. ئەم مەلەفانە مەلەفی گەرمن، مەلەفی گرنگن. چۆن خۆمانی لێ دەرباز دەکەین؟ ئایا هەرێمی کوردستان تێوەگلاوە بەرپرسانی هەرێمی کوردستان بەشێکی تێوەگلاوە لەوەی پێی دەوترێ مەلەفی بازرگانیکردن بە چەک و هەروەها مەلەفی بازرگانیکردن لەگەڵ گروپێکی وەکو داعشدا. بۆ قسەکردن لەم بارەیەوە پاشکەمێکی تر فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی زەر لە هەولێرەوە لەگەڵماندا دەبێ. ئێستاش لە ڕێی هێڵی تەلەفونەوە عەمی سەرحەد قادر بەڕێوەبەری پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووکمان لەگەڵایە. کاک عەمی سەرحەد سڵاو لێبێ. سڵاو لە جەنابیشتێ. بەر لەوەی بچینە ناو مەلەفە گرنگ و مەلەفە خەتەرەکەی کە پێی وتێ بازرگانیکردن لەگەڵ داعشدا، لەو ناوچانەی ئێوە چی دەگوزارێ بە تایبەتی باشووری کەرکووک و ئەو ناوچانەی کە تەماسن لەگەڵ داعشدا؟ جارە جارێک سپاس بۆ جەنابتان. وەزعی کەرکووک ئێستا زۆر باشە لە ڕووی ئەمنیەوە، مەقارنە ناکرێت لەگەڵ پێشووترە هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکانی خۆیانان لەناو لە جێگاکانی خۆیانە و لە هێزە ئەمنیەکانی تر لە ناو شار و شارۆچکەکانە بە هەمان شێوە هێزی هاوبەش تەشکیل کراوە بە دائیمی ئەوانە بازگەی لە ناوکاودا ئەنێن. تەنسیق و هەماهەنگی زۆر باشەیە، کۆبوونەوە هەیە، ئاڵوگۆڕی معلوماتێ لە بینی دەستگا ئەمنیەکانە. کەواتە ئێستا وەزعی کەرکووک وەزعێکی باشە بە تایبەتی ئەو ناوچانەی کە پێشووتر ناوچەی گەرم بوون و شەڕ و بەرکەوتن هەبوو لە نێوان هێزی پێشمەرگە و داعشدا. ئێستا زۆر باشە. ئەشتوان خۆتان دوێ پەیامەکان هەیە لە ڕێگای میدیاکانی ترەوە خۆتان بە تاکید متابعەتان هەیە لەسەر بارودۆخی ئەمنی کەرکووک. باڵین هەر هیچ شتێک نیە، لەوانەیە ڕۆژانە حسبەتێکی ئەبووە تەقەکردنێکە بێ، بەڵام لە چاو پێشووترا فەرقی زۆرە کە ڕۆژە بووە 7 سیارە تەقیوەتەوە زیاد لە 20 ئەبووە تەقیوە، خەڵک خەتر کراوە، خەڵک کوژراوە، جەریمەی تر کراوە. ئێستا بارودۆخەکە بە شێوەیەکی عام زۆر باشە. عەمی سەرحەد بێجگە لەو هێزی پێشمەرگەی کوردستان، بێجگە لە هێزی پێشمەرگە و هێزی عێراقی، هێزی تر هەیە لەو ناوچانەدا بە تایبەتی لە ناوچەکانی باشووری کەرکووک. باز لەوە دەکرێت کە هێزی وڵاتێکی دراوسێ کە ئێرانە لەو ناوچانە هەیە. شتیوا هەیە یاخود ئەمە تەنها لە ڕاگەاندنەکانە باز دەکرێت؟ بەڕاستی ئەو هێزانەی کە لە کەرکووکە هەیە هێزی پێشمەرگە ئەوە لە سەنگەرەکانی پێشەوەی، دوای ئەوان هێزی پۆلیس هەیە، هێزی ئاسایش هەیە، چەند دەستگایەکی تری ئەمنی هەیە کە سەر بە حکومەتی هەرێمی کوردستان و دەستگای ئەمنیش هەیە کە سەر بە حکومەتی ناوەندین. ئەمانەی کە ئەو هێزانەی کە ئەبینرێت وەکو هێزێکی ڕەسمی لە سنووری پارێزگای کەرکووکە، تەنها ئەو هێزانەیە هیچ هێزێکی تر بە ڕەسمی بوونی نییە لە کەرکووکە. زۆر باشە. بینە سەر مەلەفە گەرمەکە، مەلەفە ترسناکەکە بازرگانیکردن لەگەڵ داعشدا. ئەم مەلەفە بەڕێوەبەری گشتی پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووکی بەشێکی زۆری ئەو قسانەشی کە دەوترێ باز لەوە دەکرێت کە لەو ناوچانە کە پێی دەوتێ باشووری کەرکووک و ناوچەکانی ئێوە زیاتر باز لە بازرگانیکردن دەکرێت لەگەڵ داعشدا.
ئەم مەلەفەمان بۆ ڕوونکەیتەوە؟ وڵا بەڕاستی دیارە ئەو مەلەفەنەوانەی هەندێک گەورەش کرا بێ لەلایەن دەستگاکانی ئەعلامەوە ئەوەی کە هەبوو بێ لە سنووری پارێزگای کەرکووک دەستوری قەزای دوو بزدارە لەوێ چەند تەنکەرێ کەگیرا لەلایەن هێزی پێشمەرگەوە کاگ دکتۆر کەمال کە مەسئولی ئەو میحوەرەی ئەوێ ئەو تەنکەرانیان گرت و نردنیان بۆ هەولێر و ئەوانە لێکۆڵینەوەی وردیان لەگەڵا کراوە. دوایەوە ئەو ڕێگایانەی کە ئێستا لە بینی هێزی پێشمەرگە و یاخود بڵێن چەکدارانی داعشتا هەیە لە دەرەوەی لەو بەری مەشروعەکە ئەو چەکدارانی داعشی لێەوە لەم بەریشەوەی هێزی پێشمەرگەی لێە هەموو ڕێگاکان گیراوە لەگ ڕێگای تەنکەرمیە بگرە ڕێگای ماتۆڕێکیش نییە کە لە سنووری ئەوانەوە بێتە سنووری هێزی پێشمەرگەوە یاخود بێتە ناو کەرکووکەوە. باشە بەڵام کاک سەرحەد خۆ ئەمە تەنها لەبەر لە ڕۆژی ڕووناکان نیە تۆڵی ڕێگای تەنکەر و ڕێگای هیچ نییە تا بێتە ئەم سنوورانە. ئیشکردنی مافیایی لەم شێوەیە تەکتیک و فێڵ و فێڵزانی خۆی هەیە. ئەوە تەنها ڕاگەیاندنە کوردیەکان نییە باز لەوە دەکەن کام بازرگانیە هەیە. ڕۆژنامەی قودسی عەرەبی مانشێتی سەرەکیەکەی باسی لەوە دەکات کە بازرگانیکردن لە داعشتا هەیە. کەناڵێکی عەرەبیە، کەناڵی جەزیرە، BBC هەموو ئەمانە راپۆرتی جۆرا و جۆریان بڵاو کردوتەوە کە باز لەوە دەکەن بازرگانیکردن لەگەڵ داعشدا خەریکە دەبێتە کارێک بۆ دەوڵەمەندبوونی زیاتری هەندێک بەرپرس لەو ناوچانە. یعنی ئەمە تەنها میدیای کوردی بڵاوی نەکردووەتەوە. ئەگەر تەنکەرێکی نەوت یاخۆ چەند تەنکەرێکی نەوت بێ کاکە ئەمە شتێک نییە بشاردرێتەوە تۆ بتێ خۆڵ بکەیتە چاوی خەڵکووە من ێتا بە جەنابەت بڵێم وڵا نییە و ئەوش و ئەکەش هەبێ. من باسی ڕێگاکانت بۆکەم ئەڵێم ڕێگاکان گیراوە خۆتان ئەتوانن بێن سەردانی ئەو شوێنانە بکەن سەردانی ڕێگا ڕستمیەکان بکەن دانن ئەو ڕێگا ڕستمیانە گیراوە یان نەگیراوە. ئێستا هیچ ڕێگایەکی کراوە لە بینی سنووری قەزای حەویجە یاخۆ ڕێگای تکریت بە ناو کەرکووک یاخۆ ڕێگاکانی تر هەمووی داخراوە. ئەگەر کرا بێتش ئەوە جەنابتان تۆ باسیەوەکەی ئەڵێ کرا چەند کەناڵێکی ڕاگەیاندن و یاخود ڕۆژنامەیەک باسیەوەیان کردووە ئەتوانرێت ئەوە لیژان تەشکیل کراوە لەلایەنی حکومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن پەرلەمانەوە لەلایەن حکومەتی مەرکەزیەوە هەر کەسێک کە بەو مەلەفە کە پێوە بێ یاخود ناوی هەبێ یا بازرگانی کردو بێ و ئەو کاتە ئەتوانرێت ترین محاسبە بکرێ و لەگەڵ ئەو چەکدارانی داعشا هیچ فەرق و جیاوازیەکی زۆر باشە خراپتریش ئەگەر کەسێک ئەو ڕێگایی بەخۆی دابێ و بتوانێت بازرگانیکردنی نەوە یاخود هەر جۆرە شتێکی تر لەگەڵ ئەو خەڵکە خوێن ڕێژ و تاوانبارانە کاکە ڕۆژانە ڕۆڵی خوێنی میدەتەکەمانە ڕێژ. زۆر سوپاسی ئەمی سەرحەد قادر بەڕێوەبەری پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووک کە بە تەلەفۆن لەگەڵمانە بوو. ئێستا دەچینە ئەولێر و فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی زەر لەگەڵمانەیە. کاک فرسە سڵاو لێبێ. سڵاو لە جەنابێت ئەو کاتتان باش. ئەم کاتی خۆشە باش. کاک فرسەت مەلەفێکی گرنگ، مەلەفێک هەستیار، مەلەفێکی خەتەرناک، مەلەفی بازرگانیکردن لەگەڵ داعشدا. هەموو بەرپرسەکانی هەموو حیزبە جیاوازەکان باز لەوە دەکەن کە ئەوەی بازرگانی لەگەڵ داعشدا دەکا وەکو داعش وایە. ئەندامیشی سەرکردایەتیەتی ئەمڕۆ ئەمە تەسریحێکی بوو. پێشووتر ئەندامێکی جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان. سەرۆکی فراکسیۆنەکەی بەڕێزدان دیسان و عینەن جوملەی وتەوە. پرسیارەکە ئەوەیە ئەی چییە بازرگانی دەکا لەگەڵ داعشدا؟ ئایا ئەمە مەلەفێکە ئیعلام گەورەی کردو دروست کراوە یاخو مەلەفێکە هەیە و ئێوە ئەتانەوێ وردبینی و تاقیقی تیا بکەن؟ بەڵێ ڕێک ئەو وتەی ئەخیری جەنابەت دروستە ئێمە دەمانەوێت تحقیقی تێدا بکەین بەڵام بە ڕێگا و ڕێشوێنی یاسایی خۆی. طبعاً سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لێژنەی نەزاهە و لێژنەی سامانە سروشتیەکانی ڕاست پارت بۆ ئەوەی بە هاوبەشی بەیەکەوە بە دوای ئەم مەسەلەیەدا بچن. ئێمە کۆمەڵێک ئەندامی پەرلەمان لە هەردوو لێژنە چوین سەردانی شاری کەرکووکمان کرد، پەیوەندیمان کرد لەگەڵ کۆمەڵێک بەرپرسی عسکەری پەیوەندیدار و بەرپرسی ئەمنی شارەکە پەیوەندیدار بەم مەسەلەیە و دواتر سەردانی وەزیری ناوخۆمان کرد و دواتر لە دەرفەتێکدا بەشێک لەو هەواڵان لەو برادرانی ئەندامی پەرلەمان وەزیری سامانە سروشتەکانمان بینی و لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی و لە ڕێگای بەدەستخستنی زانیاری لەگەڵ جیهاتی تیکەی پێشمەرگە و ئەمانە بەردەوام زانیاریمان کۆ کردەوە.
لە کۆتاییدا گەیشتینە ئەم خاڵانەی خوارەوە. یەکەمیان ئەوەیە کە حکوومەتتی هەرێمی کوردستان لیژنەیەکی لەسەر ئاستی باڵا پێکێناوە کە پێک دێ لە وەزیری ناوخۆ، وەزیری پێشمەرگە، وەزیری سامانە سروشتەکان و سەرۆکی جیهازی ئاسایشی هەرێمی کوردستان و ئەم لیژنەی فەرعی دروست کردووە کە لە هەر وەزارەتێک لە هەوت لەو چار جیهەتانە دوو ئەندام بەپێی تەخەسوس و بەپێی پسپۆڕی دیاری کراون. ولەلایەکی تریش جیهەتی دیکەی ئەمنی لەسەر ئاستی ئیستیخباراتی عسکەری ئەوانش لە لای خۆیانەوە بە دوواداچوون بۆ ئەم مەسەلەیە دەکەن. و خاڵی دووەم ئەوە بوو ئێمە لەگەڵ هەموو ئەو جیهەتانێک کە سەردانمانکردن و کۆبووینەوە گەیشتینە ئەو خاڵی کە ئێدەبێ ئێمە بەڕاستی لە بەدەست ینی تەنها جیهەتی ڕقاب ببی و متابع بین بۆ ئیجراعاتەکانی تحقیقی کە لیژنەکان ئەنجامی دەدەن، نەک ئێمە خۆمان وەکو پەرلەمان ببینە بەدیل بۆ تحقیقەکان. هەر لەسەر ئەو بنەمایش خاڵی سێم دێتە پێش ئەویش ئەوەیە ئێمە خۆمان بپارێزین لێ ئێعلانکردنی ناوەکان، عەدەدەکان، وردەکاریەکان بۆ ئەوەی کێشە بۆ ئیجراعاتی تحقیقی دروست نەکەین. بەڵام ئەوەی خاڵی چارەم و گرنگەوە بوو بۆ ئێمە یەک لایەن گرنگە کە ئێمە دڵنیابین لەوەی ئایا حکوومەت و جیهەتی ئەمنی جددین لە بەدواداچوونی ئەم مەسەلەیە و ئێمە تا ئەم لەحزەی کە قسە لەگەڵ جەنابەت دەکەین چاڕوانی ئیجراعاتەکانی تحقیقین و ئەوانیش لەگەڵ ئێمە گوتیان هیچ کەسێک لە هەر پۆست و پلەیەکدا بێ لە دەرەوەی تحقیق و لێکۆڵینەوەدا نییە، دەبێ لێپرسینەوەی لەگەڵدا بکرێ. خاڵی تر ئەوە بوو کە هەموو لایەکمان کۆک بووین ئەمانە بەڕاستی حسابی داعشیان بۆ بکرێ و قانونی ئەرهابیان لەسەر جێبەجێ بکرێ. جەنابەت کابرایەکی یاسایی بەر لەوەی ئەندامی پەرلەمان بی مامەڵەکردن لە کاتی شەڕا لەگەڵ دوژمنتە وەک ئەوە وایە بازرگانیکردن ئیشکردن لەگەڵ دوژمندا وەک ئەوە وایە تۆ خۆ دوژمن بی. ئەمەی کە ڕووی داوە جەنابەت دەڵێی تا ئێستا لیژنەیەکی تاقیقی دروست بوو ئەم لیژنەیە لێکۆڵینەوەکە، بەڵام ئەمە ڕووی یاوە یعنی شتێک هەبووە ناوی بازرگانیکردن بێ لەگەڵ داعشدا، چونکە حەمید سەرحەد باز لەوە دەکڵێت چەند تەنکەرێکی بچوو چەند تەنکەرێک و ینی شتەکەی زۆر بچوو کردەوە، بەڵام شتەکە بەم شێوەیە بچووکە یاخود فعلەن بازرگانیەکی گەورە هەبووە لە نێوان داعش و چەند کەسێکە لە هەرێمی کوردستان. بەڵێ بازرگانی ڕوویداوە، بەڵام حەجمی بازرگانیەکە و ژمارەی ئەو کەسانەی تێوە گلاون پلەکانیان هەموو ئەمانە بەڕاستی نەکرێ ئێمە پەلە بکەین و هەر شتێک بڵێم ئێستا لەوانەیە کێشە بۆ ئیجراعاتی تحقیقی و بۆ ئەو لیژنانە دروست کە پێکهێنراون. ڕاستە لەوانەیە بەشێکی ئەعلام گەورەی کردبوو، بەڵام بەشێکیشی ڕاستە و ئەسڵ و ئەساسی هەیە و هەر بۆ ئاگاداری جەنابیشت لە ڕووی یاساییەوە یعنی کەسێک کە تاوانێک ئەنجام دەدات چێ فاعلی ئەسلی بێ بەخۆی بیکات، چێ تەحریز بکە ینی هاندان بکە، چه مستعدە بکە، ئەمانە هەمووی ینی پێی دەگوترێ مساهمە لە تاوان. بۆیە ئەوەی کە ئێستا لەگەڵ داعش کراوە پارە دراوە لە بەرامبەردا نەوتیان لێ وەرگیراوە یان غازیان پێدراوە لە بەرامبەردا نەوت وەرگیراوە، ئەمانە بەڕاستی دەچێتە ناو چوارچێوەی مادەی 4 قانونی ئەرهابی هەرێمی کوردستان و بند و مادەکانی قانونی ئەرهابی لەسەر جێبەجێ دەبێت. بۆیە بەڕاستی ئەگەر یەک تانکەر بێ و 100 تانکەر بێ پێویستە ئەو کەسانەی کە دەستیان هەیە لە مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە بازرگانیە لەگەڵ داعش پێم وایە دەبێ بۆ خەڵکی کوردستان ڕابگەندرێن، چونکە شاردنەوەی ئەمە یان دیزە بە دەرخۆنەکردنی ئەم مەلەفە متمانەی خەڵکی کوردستان بەرامبەر دام و دەستگاکانی حکوومەتەکەمان کەم دەکاتەوە. بۆیە ئەمە مەسەلەیەکی گەورەیە لەلایەک خەڵک وامان پێدەوە دەڵێ پەرلەمانەکان خوێنیان دەڕژێ، لەلایەکی تریش خەڵکێک وەکو پەرلەمانتار کاک فرسەد ئێوە ناوی ئەو کەس و بەرپرسانەتان بەدەست گەیشتووە یاخود ئاگادارن کە بازرگانیان کردووە لەگەڵ داعشدا؟ طبعاً وەکو باسم کرد ئێمە وردەکاری زۆرمان لەلایە و ناو زانیاریشمان لەلایە، بەڵام وەکو باسم کرد ئیتفاقمان کردووە لەگەڵ لیژنەی حکوومەت لەگەڵ هەموو جیهەتەکان لەناو خۆشمان ئەندامانی پەرلەمان کە هەڵساوین بەم ئەرکا بەڵێنمان داوە کە بە هیچ شێوەیەک ئەم وردەکاریانێت جارێت تا تحقیقەکان تەواو دەبن ڕای نەگەێنین، بەڵام لە هەموو حاڵەتەکان ئێمە کاری پەرلەمان ناچین ببینە بەدیلی حکوومەت و جیهەتی ئەمنی خۆمان تحقیق بکەین. ئێمە زانیاریان پێدەدەین ئەگەر شتێک بە ئێمە گەیشت و چاودێریشیان دەکەین بزانین چەندە جددین و هەمووت لایەکش ئێوەش و ئێمەش و خەڵکیش کۆکین لەسەرەوەی نابێ ئێمە قسەیەک بکەین کارێک بکەین ڕێگر بێ بربەست دروست بکات لە بەردەم ئیجراعاتەکانی لێپرسینەوە و لێکۆڵینەوە لەگەڵ ئەم خەڵکانەی کە تێوە گلاون لەم مەسەلەیە. باشە کاک فرسەد مەلەفێکی تر گرنگتر لەم چەند ڕۆژەیە وروژێنرا باسی لێوە کرا، مەلەفی بازرگانیکردن بە چەکەوە. ئەو فڕۆکەیەی کە لە فڕۆکەخانەی سلەیمانی نەیانهێش ئەو بارەی پێیەتی بەتاڵ کاتەوە، باز لەوە دەکرا کە
40 تەن چەکی پێبووە لە پاکەتی گەورەی جگەرەدا ئەو چەکانە شاردراوەتەوە. ئێوە تاقیقتان کرد لێکۆڵینەوەتان لەم مەلەفە کردووە؟ بەڵێ طبعا مەسلەیەکی نوێە و بەدڵنیایی ئێمە بەیانی وەکو لێژنەی نەزاهاوە بە تەکید لەگەڵ جیهاتی تریشکا لەوانەیە لیژنەی پێشمەرگە و لیژانی تربن قسە دەکەین لەم بارەیەوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە وەکو لیژنەکانی پەرلەمانی کوردستان لەبەر ئەوەی نوێنەرایەتی مؤسسەیەکی ڕسمی دەکەین جارێ لەسەر ضەوئی بڵێن بڵاوکراوەی ڕاگەیاندن ئێمە ناتوانین هیچ شتێک ڕەتکەینەوە نە پشتڕاستی کەینەوە، بەڵام دڵنیا بە لەوەی هەر شتێک لە ئەعلام باز بکرێ ویان لە ڕێگای ئەو جیهەتانەی کە پێویستە بە ئێمە دەگات یان حتا ئەو لیژنانەی دەستە و دامەزراوانەی هەرێمی کوردستان وەکو دەستەی نەزاهە و چاودێری دارایی و داواکاری گشتی و حکوم هەموو ئەمانە ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەین. بۆیە لە کاتی خۆیدا بە دڵنیایی لەسەر ئەم مەسەلەی زانیاری لە حزەی کەمە لەگەڵ جەنابەت دەکەم هەمیشە لە کاتی خۆیدا لای ئێمە نییە. زۆر باشە کاک فرسەد، هەمیشە لە کاتی خۆیدا لە بازرگانیکردن لەگەڵ داعش ڕاگەیاندنەکان بەشێکی زۆری باسییان کرد. تەنانەت ئەمە ڕاگەاندنی کوردینە، ڕاگەاندنە جیهانی و عەرەبیەکانیش باسییان لەم بازرگانیە کرد. اینجا ئێوە جوڵان ئێستا مەلەفێکی گرنگتر هەیە کە لەم ماوەیان ڕاگەاندن باسی کردووە، باسی مەسەلەی بازرگانیکردنی چەک و ناردنی چەک بۆ داعش دەکرێت کە لە کاتێکا پێشمەرگە خۆی سنگی ناوە بە گولەوە شەهید دەکرێت لەو لاشەوە کەسێک بازرگانیەکەن بە چەکەوە لەسەر حسابی خوێنی پێشمەرگە. پرسیارەکەەوە بۆ ئێوە ئەم مەلەفانە زووتر ئاگادار نین، بۆ دەست بەجێ تاقیقی تیاناکەن، چاوەڕێکن چەند ڕۆژێکی تر هیچ شتێکی ڕاگەاندن لە بەتاڵەوە نایە، یعنی بۆ پێشووتریەوە تاقیقە ناکەن. بەڵێ نا بەم شێوەی نییە. بۆ نمونە مەسەلەی ئەوەی داعش ئێمە پێشی ئەعلام بە دوای ئەم مەسەلەیە داچین و پێش دەستگاکانی ڕاگەاندن ئێمە دەستمان کرد بە سەردان و بە کۆکردنەوەی زانیاری و زۆر مەلەفی تریشان. ئێستا بۆن منەیە ئێمە وەکو لیژنەی نەزا خەریکیانین، هێشتا نەمانداونەتە ئەعلام و هێشتا ئەعلامیش باسی نەکردوون. بەڵام ئێمە بۆ ئەوەی زەمانەتی سەرکەوتنی ئیشەکانی خۆمان بکەین و دەرگای زۆری ئەملا لە خۆمان نەکەینەوە بتوانین ئیشەکانمان بە سەرکەوتی کۆتایی پێبهێنین و بگەینە ئەنجام. من پێم وایە سەرەتا دەبێت بەم شێوەیە بێکا بەهێمنی و بەڵام بەدیقەت کارەکانمان ئەنجام بدەین و ئینشاڵڵا جەنابیشت و بینەرانی ئێوەش دەبینن کە لە داهاتوو ئێمە وەکو لیژنەی نەزا کۆمەڵێک فایلی گرنگمان لەبەردەستدان. بەڵام پێمان وایە ئەگەر مەسەلەکانی ئەعلام بکرێن و بخرێنە ناو بواری ڕۆژنامە بۆ بەدواداچوونەکانمان و ئیشەکانمان دروست بکە. بۆیە بە دڵنیایی بە جەنابەت دەڵێن بەم شێوەی نییە. ئێمە هەمیشە یعنی تابع بین بۆ بڵاوکردنەوەی ئەعلام ئینجا ئێمە هەڵوێسمانە بێ خۆ ئەگەر واش بێ حاڵەتێکی زۆر تەبیعیە، یعنی ئەعلام دەسەڵاتی چوارەمە و لە هەموو دنیا شوایە کاتێک کە ئەعلام مەلەفێکی گڵنگ دەجوڵێنێ ئەمە هەموو مؤسساتی دەوڵەت بە پەرلەمان بە حکوومەت بە دەسەڵاتی دادوەری دەهێنێتە سەرخەت. یعنی ئێمە شانازی بە ئەعلام دەکەین کە مەسەلەیەکی گرنگ بجوڵێنێ و ئێمەش دوای متابعە بکەین و بیگەینە ئامانج. یعنی لە هەردوو دیوی حاڵەتێکی تەبیعیە. مەلەفی ئەو فڕۆکەی کە لە فڕۆکەخانەی سلەیمانی نەیانێش بارەکەی داگرێ ئەمڕۆ بۆتە یەکێک لە تایتڵ و سەردێڕی هەواڵە گرنگەکان. ئەندام پەرلەمانەکانی عێراق لەسەر لیستی فراکسیۆنە شیعەکان باز لەوە دەکەن، یعنی خەریکە مەلەفەکە بێتە مەلەفێک هەندێک کەس ناوی ئەباز ڕەنگە سەری هەندێک کورد بەرێت. پرسیارەکە ئەوەیە ئێوە چیتان کردووە بۆ ئەم مەلەفە مەلەفێکی گرنگ و هەستیارە بۆمبێکی گەورەیە لە بەردەمتانە؟ کاک فرسەت کاک فرسەت دیارە پەیوەندیمان لەگەڵ کاک فرسەتە پچرا. تەوەرەی دووەم ڕەنگە گواستنەوەی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی بەردەمی NRT بێ. جارێ خوا حافیز.